دیلان خاوەن پێداویستی تایبەتە و 5 ساڵە بژەوی ژیانی لەسەر عەرەبانەکەیەتی. ئەو دەڵێت موچەیەکیە 150,000 و 4 مانگەوەری نەگرتووە. ڕۆژی واژەیە تەنیا 2,000 دینار پەیدا دەکات. ژیانمەوە ئەو عەرەبانەیە و کرێچیشم هەموو نیمە ژیانمەوە عەرەبانەیە و مانگی 150,000 معاش کەمەدامیم هەیە. بە 150,000 معاش کەمەدامی ئایا تۆژی ناژی مانگی 120,000 کرێخانووم هەیە کرێخانووە دەم بۆ 4 دانە مانگە کرێخانوو قەرزارم هەموو نیمە ژیانمەوە عەرەبانەیە. تۆ بانی تا ئێوارە پاڵپەیوەنەی بە ڕۆژ بە 4-5,000 ئاژی ڕۆژی 4-5,000 ناژی هەموو نیمە ژیانمەوە عەرەبانەیە. ڕۆژانە چەند پەیاگەی؟ ناڵم باقڕانی لەبانی وەتا گویسان ناڵێن بە زمانی بە ڕۆژی 2,000 میش کرد. دیلان کرێچی و دەڵێت 4 مانگەنەی توانیوە کڕی خانووەکەی بدات و خێزاندارە. باز لەوەش دەکات قوڵبوونەوەی قەیرانی دارایی و بێموچەیی زیاتر کاریگەری لەسەر ژیانی داناوە. وەڵای ژیانم هەموو نیمە عەرەبانەیە نازانم وەکو حەزەکەم لە ژیانم دوێزێ ژیانم گۆڕانکاری بێسەرە حەزم لە سەرۆ سامانێکە ئەم لێ بە سەحەب خانوم ژێڕێ خۆم هیچم ناوی لە ژیانە قوسەن نەجاتم بێوەنە کرێخانوو دەمەوەنە ئاو کارەبادم خۆ زانی مەسئولی ژیانی کرێچی زۆر ناڕەحەتم ئەمە نیمە ژیانم ڕۆژانە و عەرەبانەیە. تۆ ڕۆژ ماگانی 25,000 کڕی مۆلدەو بێتەوە بۆ نادرێت جاری وایە مەجبوری لە ماڵی باوکم لە ماڵی براکم لە ماڵی خوشک و براکم خەرجیکەم قەرزەکەی منش پڕ ناکات ڕۆژانە بەوەش پایاکەم بە عەرەبانەکە. موچەخۆر و کاسبکار و سەرجەمچین و توێژەکانی دیکە ژیانیان لە بێموچەییدا بە سەختترین شێوە دەگوزارێت. بارودۆخی وڵاتیانیش بەگشتی لەو پەڕی خراپی داراییدایە. هەمووان بەدەست بێموچەیی و قەیرانی داراییەوە دەناڵێنن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.